گەشت و گوزارەکانمان ئەبێت لەسەر خۆ بین، ئەبێت لە کاتێک کاچی بۆ سێرانگاکان سێرانگاکان پیس نەکەین و لە عینی کاشە لە کاتی گەڕانەوەمانە ئەبێت لەسەر خۆ بین، تۆز و خۆڵ بە دەم و چاوی خەڵکان نەکەین و کارەساتی خراپ نەخڵکێنین. داواکارم لە هاوڵاتیان لە هەموو ئەو کەسانی کە ئەسە دەرو دەشتن بە سێرانگاکان ژینگەکان پارێزن. بەڕای من پاکوتەمیزی و پاک و خاوێنی لە پەروەردەی ماڵەوە ڕەنگدانەوە ئەداتەوە، واتە پەروەردەی ماڵەوە دەورێکی زۆر گرنگی هەیە بۆ نەوەکانمان و هەروەها لە کاتی گەڕانەوەش لە سێرانگاکان تکایە ئەوەنە بە دەنگ و هاوار مەبن، سارەکانی کە ئیزعاج مەکەن و پەلە مەکەن لە سارەکانی کە. هیوادارم گەلی کورد پێشکەوتنەکی زۆر باش بەخۆوە ببینێ. هیوادارم لە هاوڵاتانی هەرێمی کوردستانیش ژینگە پارێز بن، دۆستی ژینگە بن، ژینگە پیس نەکەن کە دەڕۆن بۆ سەیرانەکان ژینگە زۆر بە خاوێن و باوێنی ڕابگرن، هەر خۆر و خاشاکێک لە پاشان هەمووی خەڵکەنەوە بە جوانی بێنەوە لەگەڵ خۆیان. بەبوونەی هاتنی جەژنی نەوروز و سەرساڵی کوردی ئەمە پیرۆز با یاخو لە گشت خەڵکی کوردستان دەکەم. هیوادارم ئەم جەژنە بێتە هەوێنی یەکڕێزی ماڵی کورد و داواکارم لە هەموو خەڵک دەمێ بچم بۆ گەشتکردن ژینگەی خۆیان پاک ڕاگرن.